قۆناغی پێشکۆتایی چەمپیۆنز لیگ بەردەوام دەبێ و چوارشەممە یاریەکی ئاگرینیە ئەو قۆناغە بەڕێوە دەچێت. لە کاتژمێر دێشەودا یانی بەرشەلۆنە ئیسپانی لە یاریگای خۆی لە یاری چووندا میوانجاری یانی ئینتەر میلانی ئیتاڵی دەکات. بەرشەلۆنە و ئینتەر لە مێژووی چەمپیۆنز لیگدا 12 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە. یانە کەتەلۆنیەکە 6 بردنەوەی هەبووە و 7 گۆڵی تۆمار کردووە. یانە ئیتاڵیەکەش 2 بردنەوەی هەیە و 10 گۆڵی تۆمار کردووە. لە 4 یاریشدا یەکسان بوون. بەرشەلۆنە لە مۆرزەدا یەکێکە لە بەهێزترین یانەکان بەهۆی ئەنجامە نایابەکانی لەسەر جەمپاڵەوانێتەکاندا بە شێوەیەک کە لە پێشەنگی خولی ئیسپانیادایە و نازناوی جامی شای ئیسپانیای بەدەستێناوە ئێستاش لە قۆناغی پێشکۆتایی چەمپیۆنز لیگدایە. یانە کەتەلۆنیەکە لە ڕابردوودا 16 جار گەیشتۆتە قۆناغی پێشکۆتایی چەمپیۆنز لیگ و لە 32 یاریدا خاوەنی دەبرنەوە و 8 یەکسان بوون و 14 شکست بووە. 5 جاریش نازناوەکەی بەدەستێناوە. لە بەرامبەردا ئینتەر میلان لە مێژوویدا 9 جار لە قۆناغی پێشکۆتایی چەمپیۆنز لیگ بەشداری کردووە. خاوەنی 6 بردنەوە و 8 یەکسان بوون و 4 شکست بووە لە 18 یاری ئەو قۆناغەدا. 19 گۆڵی تۆمار کردو و 13 گۆڵی لێکراوە. 3 جاریش نازناوەکەی بەدەستێناوە. یانەکەی شاری میلانۆ لە مۆرزەدا بە ئاستێکی نایابەوە لە چەمپیۆنز لیگ دەرکەوتووە. بەڕاهێنەرایەتی سیمۆنی ئینزاگیش ئامانجیانەوەیە بۆ دووەم جار لە ماوەی 3 وەرزدا قۆناغی پێشکۆتایی تێپەڕێن و گەیشتن بە یاری کۆتایی بەدەست بێنن.